بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە ئێوارەیەش هاتمەوە خزمەت ئێوەی خۆشەویست خۆشەویستانم لە کۆتایی مانجی ڕەمەزانین واتە لە کۆتایی بەرنامەی ئێوارانی ڕەمەزانیش چکە بڕیارە ئەم بەرنامەیە ئەم ستایلی بەرنامەیە بەست لە مانجی ڕەمەزانە پێشکەش بکرێت ڕاستەکەی ڕەنگە حوزنێکم هەبێ بەوە بەجێهێشتنتان بەوەی کە ماڵاواییتان لێ بکەم و ناشزانم بڵم چی بۆ ئەم ماڵ ئاواییە ئەو چەند وەختی کە لەگەڵ ئێوە بووم ئەو چەند ئێوارەی کە هاتمە گوندەکان ئێوارانێکی زۆر خۆش بوو لێتان ناشارمەوە چێژێکی زۆرم لێ کرد تێکەڵبوون لەگەڵ ئەو خەڵکە لەگەڵ ئەو خەڵکە هەژار و ئەو خەڵکە سادە و ئەو خەڵکی کە لە گوندا سادە ئەژی بەڕاستی چێژێکی زۆری هەبوو بۆ من تەمەنایەوەکەم کە ئەو کەم و کورتیانی کە لە مانجی ڕەمەزانە هەم بوو بەهۆی سەرقاڵی بەم بەرنامەیەوە خوای پەروەردگار بە زەردەخەنەی ئێوە لێم قوبوڵ کاوە هەروەها زەردەخەنەی ئێوە خۆشی ئێوە و چێژی ئێوەم بە جۆرێک لە جۆرەکان بە چاکە لێ وەرگرێەوە لە میزانی حەسەناتمە حسابی کە بەجێهێشتنی ئەوە بەم شێوە کراوەیە کە توانم زۆر ئاسان قسە بکەم و توانم ڕاشکاو قسە لەگەڵێەوە بکەم و سادە خۆم پیشان بم وەک ئەوەی کە هەمە ئاسان نییە تەمەنایەوەکەم ئینشاءڵڵا خوای گەورە تەمەنی ئەمانەتم پێ ببەخشێ بتوانم ساڵێککە بێمەوە خزمەت ئێوەی خۆشەویست و لە بەرنامەی ئێوارانی ڕەمەزانە بە خزمەتەوەی خۆشەویست بگەمەوە خۆشەویستانم ئاخر بەرنامە لە دەڤەری پشدەر پێشکەشەکەین لە گوندی بێشیر گوندێکە ئێستا من تقریبان پشتم ئەکەوێتە حدودی کوردستانی ڕۆژهەڵات و بە تایبەتیش دێیەکانی ئالانی سەردەشت و نزیک لە شاری سەردەشت وەکو وتم بێشیر کەوتوتە منتیقەی پشدەر بەڵام پشدەرە ڕقەنە واتە پشدەرمان هەیە کاتە پشتی قەڵاتزێ و ئەو گوندانەی کاکەونە لە دەڤەری دارەشمانە و هێرۆ و منتیقەیە ئێمە ئێوارەیەک لە گوندی بێشیرین هیوادارین شتێک پێشکەشکن لە بێشیر کە بەدڵی ئەوەی خۆشەویست بێ و بە کۆتایی هاتنی بەرنامەی گوندی بێشیر و هەروەها لەگەڵ دەنجی بانگ و لەگەڵ نزا و پاڕانەوە و نوێشکردنە منیش بەچێتانەیەڵم خوای گەورە ڕەمەزانی لە هەمومان قوبوڵ کرد بێ و فەرمونون ئەم ئێوارەیە لەگەڵ ما بن بۆ گوندی بێشیر. تۆ ماشەڵڵا مناڵەکانت هەمووی خوێنەوارن و کەچی لە مێشکی خۆت ڕازینی بۆ ئەرێ وەڵە داوە تر بۆ دا خوای وای دروست کردو تەر بووە ئەوە تر خراپ بوو کواتە ڕەبێ وەلا خۆتر بوو لە خۆڕە جام و جام ئەرێوە دەبەرت دەبریم وەڵڵای من سەردەماکیم جە نێناوە دەدانوە تەندی بە هەزار دیناری بەدانێنی 1000 دینارە ئەو کاتە زۆر بوو ئەرێ وەڵڵای لەش تاکەنام لە قەدیمەکە باشە تۆ ئەو کاتە 1000 دینارت هەبوو بێ حتمما ئیشێکی چاکیشت هەبووە وەڵڵای قەرزم کرد ئەرێ وەڵە جووە ماڵی گوتیان چەندە دەوێت تاوێت دەی احتیبارم هەبوو لەخوا بەزای دوایی چۆن داتەوە وەڵا دامۆ لا زووشم دا هەمووی سێناک پێنەچن خوای ناردی تۆ پێم بڵێ قەدیم کاروانچی بوو یا زراعەتت کرد هەر تووتنم کردەوە هەر برنجم کردەوە هەمشتم کردوە لادی ئیشەکە مابوو تووتن برنج ماش شتیوە یعنی ئەم بێشیر ئەو شتانی تیاکرا وەڵڵای سەردەماکی شتی وای لێ دەکرار خۆش بوو گردەی وان هەب هەرکردن دەخوان ماڵۆکەتە وەکە ئێستێ ئەو برنجەن دەخوا هەموو ئیسپارە هەموو خراپ و نادەمتی ئێستا نایکەن هیچ برنج ناوەڵای استاوەکە گەو ساڵ هەبێ خوار حمێکاوە بێ تو برشتیکەین خۆم ئەو زۆر ئەوەتە هاشەی دێ ئەو سا برێزەکە ئینشاڵڵا وان تەماتە و بامیە وەرە وەریاریکە خۆش بامێ خۆتت هەبێ و گردە برنجت هەبێ و وەڵا گردە نابێ گردە ناوەسان بۆی دەرچوو تازە من کرد ئەگەر نانی گەنمیش هەبێ لەگەڵ ئەویش دەبێت ئینشاءڵڵا ئەویش دەبێت ئینشاءڵڵا مناڵەکان ژەڵە خوێنەوارن تۆ مناڵی خوێنەوارت مناڵی هەموو لە خۆ پیاوترێت چاترە نابە خۆ منداڵی چاکمە لە خوا بێت چین کوڕەکان کچەکان سێ کوڕ کتێکمە الحەمدوللا خوێندن پێتەواو کرد هەرێ دوان مامەستان و ئێکیان مهندیسە مهندیسەوێکیان تۆڵە کچەکەسمانێکە
هي خستخانة إيه. برستاني باشا أي كواتب أخوش لقى حاجزني هين باشا وزد باشا هاي تاكين لأخوي بزيادة عجين من يرتاكي إيه إن شاء الله آمين إن شاء الله آمين إن شاء الله ده أخوة موفق إيه يا دبرت مرة يا أخوة بخير ستاو إن شاء الله ينش بوم دار كود الحمد لله مشكك كشكر زور باشا والله تاكني بخوي لي رزاني أي جاتو تشد يا أخو نابي فيلم فيهم خوش اشتم بالميل جام دم جام فيهم خوش دكتور أوندا فشاري لمكة أوندا فشاري لمكة شو أوندا زختي لمكة أوندا هاتو إذا بخودني لا دي بخوي لبني بخودني لا دير مشغول ده بخراني يا أخو موفق دبرت دمري موفق بيا يا أخوة بخير ستاو كاك ملاجان السلام عليكم عليكم السلام شلون يقول ماشي تو زبتينا ولا أم براوت شيء ام براوه بلى اما باين جانا ودلو جيو باين جانا إيوا تماتو باينجان أوشتاني خوتان الحمد لله هي الحمد وندك ليش زيادة بيش الله يشفي فرش الحمد لله صار دكين بلقى او حبي دكين أمصل أو تنباش امثل باشا الحمد لله مزور باشا كاك ملا حتما أنا بتوب زاني بيشير بو بيالن بيشير بيشي والله جا مش هذا باب بيست وراسي رابر دوكي نظام هلا بيشي يلا بيشي نظام شو يعطينا هر ناوي بيشير ويان مثلا بون من ناوي تشوكو بيشي وبيشتيش أو أبو بيكون رابع اما لو بخون بكم بق بيرم دي حرب بيشي زانيوه ماشي كم زانيوه تو بلا حيوان تانا أبو بيشير كم بق حاجه وين نظام بيري ما حيوان هلي بو حيوان زول يبو خلق الحمد لله يا باش بو بينا قلت بيشير لتشو هاتوا بق حاجه وين نظام بلى لقى رمضان تشون لقى رمضان الحمد لله دور باشي لقاي بزاي الحمد لله كشف غواشي باشي لقاي بزاي غواشي خوشي لقاي بزاي مبرين اخوي لقاي بزاي أو ممنون تا حاجم بيني عاجي وبراما برايكم انا برهتا اري والله براما برا قايني بلوسي لو برا برا ما قيا دار هذا تبي حتى يوم مشكي تو ذاك الحكايه نا جاخو عيبني ما بس جلو بركه كيت ما شاء الله يعني ما بس هو لو انا بانيان شوان سرما به بخوي باشا لقاي بزاي الحمد لله كشوي باشي لقاي بزاي الحمد لله ليه اخوي قولوا ما فقدك يا اي بتشو مشغول والله ما روجان بلاين رمضان يستشي وانا كي سعدتين تو الدربين يكشي كان يدوي تو خبرت او كان جانا بيني وتانا شن ديراو لي والله بحاجتنا هذا قد كانت المالتا ديراوي شي ديراي باين جالو تماتو دلو جو اشتان استا والله ابينم لدوسه شويني تريش بينم تل دركاي زور بكارين تدرو اوه بله والله وانا ما لا تشتي ولا هي بلاين جانا كاك لكردواريا برجين هبو برجين بتشلو شي ايوه ايوه جيان اسي ولا ما ولا بلا ما كورا وش انا ما بس حساب البيشكوتو انا بيشكوتو والله اما بيشكوتني بخو ام تل دركاي لملادي اولك يستي في ما في بيشكوتو اولك يستي في قالوا تمام هناك وسا خانو بلتان الحمد لله ديار بيشكوتو خاني خوشتان كردو دسان خوش بلا ما بس ما تري دركاوي وبرجين باش نيا باش راسي تو بابزان بخود بروجانه بتشو مشغول بروجانه من راسي بخوم ما ينير خليكي بارا خليكي زرحات كان مريضه بدربينك كي كم شيء كم جال دروم اساس حدا ديمو باشا حيوان ثاني حيوان بس ما قام انا من بس رسول الله اري والله رسول الله بو اي حيواني ورد رانا بخوا حيواني ورد اخر ما لقيت شوالي دي كابالي باشي زيان وشت هي لم دورو برا اگر بو مرو مالات دور كبتو وكوتشينا لا زيار وشتي الحمد لله خامش تشيليني تشكريني اي حدوديه وسنوريه ولا قلديه كان تر مثلا حيبني الاخوي بس مثلا الرزوباخي كبير رزديم يكشتك بتنا نابي وهيك اوشتانيه لا هيك تكني الاخوي بس الحمد لله هيك لا والله الخامش ليني الخامش لينا والله اخوي اخوان وفقتك يا اخوان بكش حال ما تنت سلام بخير سلام بخير بينا سلام بكش حال بتا باسيش بكين باسيش بكين شلوني دنگو باسل سلام خوشی باشي سلام چیه کی بروج بس چیو مشغولی جای خردك ما جا خردكيوا جو جای دروين اي چي دوره شيخ ابراهيم شيخ ابراهيم دوره تو قريكيوا بله اي والله چاكا كي روجي چنيك دوره دوتان وتانك وچانك باري ولاخي بي اي تراكتوري باري والاخي باري ولاخي بله اي تو لقى رمضانتي چوني لا تاكم بروجويت بله چن روجو لي قرتوا دوم لي اخوات دو او بولت خوار جوتن دك عرفنا شلا بكري جوتت جودري جانك البكري بله جا قرص ني بكري نا بينك كالي هو اقرينوا بله اي نقيزان ببكاريني بله والله روجي چنيگا چيل بقدر گاگ بكارن اذان بله اي شيء ترسيه كي هيت حيت كده بس ما عاود دم والله اول شيء خول الهديه كان بس نو او داني شيء مانجاو
مانگاو مانگاش ئەی حیوانی وردە حیوانی وردە نییە نیتانە بڵێ دەی باشە سەلامەت بیاخوا سەرچاو. سەلامەت بیاخوا سەرچاوەکانم سنەمە کۆنا کاک محەممەد تۆ هەر لێرە لە بێشیرە ژیوە نیە بەڵێ دایک و باوکت خەڵکیێرن و خۆشت هەر لێرە لە دایک بووی بەڵێ بەڵێ خوشمە لێرە داگیر چەند ئاسوودەی کە لە بێشیریت وەڵا زۆر ئاسوودەم زۆر ئاسوودەی ئاسوودەیەکە بۆ چێگەڕێتەوە وەڵای جەوەکەی خۆشە و بەهارانی زۆر خۆشە و ئەی کاتەکانی تر ئەم ئاوە وشکەکە ئێوە توانن بەکاری بێن بۆمەوە لەوانی ئەو شتانە وەڵا بۆ زەراحەت بەکاردێنی و بۆ مەلەی بەکاردێنین و کاک محەممەد جگە لە خوێندن تۆ بە چی ترەوە مەشغوڵی وەڵای خوێندەکەی و باقی دیشیشی ڕۆژانەیە تۆ لە خوێندنان گەشتوێ کوێ پۆلی دەم پۆلیدا لە قەڵازەیە خوێنیا لێ لە قەڵازێ خوێن لە قەڵازێ هاتوو چۆ زەحمەت نییە بۆ ئێوە بەڕۆڵای زەحمەتە بەڵام بەس دڵیسی بە چیە چن بۆ بە کارەکە سارە دەسین وڵا ساران بە سارەتان گرتووە ساری خۆمان هەیە سارە خۆتان گرتووە حتمما یارمەتی ڕەفیقەکان شتە دەی ئارەڵا ئەویش دوسێتە لەبەی دیشنایشن ئەن هەر لەگەڵ دێن کاک محەممەد ئەگەر حڕبی لە لادەیە بڵێن لە نێوانی کۆمەڵێکی ئیشە سەرپشک بە لە حیوانداریەوە بیگرە لە ینی ڕەشەوڵاخەوە بیگرە لە زرعاتەوە بیگرە کامیان هەڵە بژێری وەڵای ئەگە ئیدی هەبێت لە دەرەوە ئیشوکاری دەرەوە بێزگە لە مەروماڵاتەکەی دەسمە ڕوو دە شارەکەی دەکەم تۆ باشە لە ئیشی لادەیە لە چیاخ شارەزای وەڵای مەروماڵاتەکە مانگا و گامێش و تۆ کوڕەمەلاشیوە نییە مەسەلەن کوڕەمەلایەتەکە تا چەند مەسەلەن بۆ من سوودت پێگەیشتووە سوود بە هاوڕەکانت گەیاندووە ئەمە جیاوازێکی هەیە لەگەڵ خەڵکی ترا ڕۆڵات جیاوازی هەر دەبێت جیاوازی هەبێ دەبێت تەحافوزیش بە کەسایەتی و ئەوانەی خۆشتەوە بکەی وایە بە کەسایەتێکی جیاواز دەبێت کەساتی جیاواز دەبێت باشە تۆش بە ئەوە لێ بپرسم شانست هەیە کە کوڕەمەلای یاخود پێت خۆش بوو ئەو شانستن نەبووە وەڵا شانسە لەخوای بە زیاد بێت کوڕەمەلام شانازیشیەوە پێەکەم باشە کاک محەممەد گەنجەکانی هاوڕێی تۆ وەکو تۆ تا چەند بە ڕۆژوو وەڵای زۆر بە زۆران لەخوای بە زیاد بە ڕۆژون برادەی دەساکن کوڕ دەساکن باشە ئەی بە چیەوە مەشغوڵن بە چی سەرگەرمن ئاخر لە لادەیە ئەگەر کۆمەڵێک ئیش نەبێت پێوەی سەرگەرم ببی کاتت لێ ناڕوە کاتی گەنجەکان بێت لێرە بە چی ڕوە وەڵای ئەگەم ماڵاتەوێ ماڵاتەکە و دەناوە لە ماڵی دادەنیشتن و تەلەڤیزیۆنە یان ئینتەرنێتە یان پۆبزیە پۆبزی گەشتە ئێرەش باشە کاک محەممەد با پرسیارێکینن لێ بکەم ئیمە ڕووماڵات مەڕکەی ئەزێت مەڕ وەڵای لە مەڕشتووە لێرە بزن ساڵی دوو زەر دەزێت و دوو جارە زێت مەبەستمەوە بزنتانەیە یان مەڕ ئەمە ئەوەمان یار کوتر ڕەشەوڵاخ وڵاخمان هەیە وڵاختانێ مانگاتانەیە بەڵێ مانگا ئیشی بە زەحمەت نییە نی وازانکەن ئەو لاپاڵە و ینەوەتر لێگەڕ مانگا ئیشەکە زۆر خۆشە هەریوا بە فیوی دەکەین و هەر غێری ئەوە خۆتان زرعات ناکەن زەرحات بەڕەڵا چیتان کردووە وەڵا خیارە و تەماتێ و دەلووزێ و باینزانە و ئەوە بەس بۆ خۆتان یاخود بەشی فرۆشتنجەکە وەڵا ئەگە بەشی کە دیفرۆشین و ئەگە زۆری بکەین بۆ فرۆشنش دەبێت ئەو پیاوە بە تەمەنەکان هەرڵەن ئەڵەن ئەگەر ئاو هەبێ ماشەڵا ئاوەکەی زۆر ئەوسا دووسێ ئاژێر ئاو دەڕوا لە ژێرێمەوە ئاڕۆڵای ئاوەکەی زۆر ئەوسا ئەو ئاوە تا کوێ ڕوا وەڵا ئاوی دەر ئاڕۆڵا تاوێ دەڕێت دەسە دێ ئەمە سەرچاوەکەی لەکوێ وەڵا لەسەرەیە لەلای باشە دەی زۆر باشە کاکە محەممەد جان دەست خۆش بێ موافق بێ ئینشاءڵڵا
ئێرە خۆری لێ ئەوە نابێ هەتا دەم و مەغریب هەتا دەم و مەغریب بەڵێ بۆ هاوینان چۆنە گەرماکەی وەڵا هاوینان شیدەتی هەیە شیدەتی بەڵێ باشە جاران کە فێنکەرەوە و کارە باوشت نەبوو لێرە لەو گەرما بە شیدەتا چیتان نەکرد کە پرتانەکە ساباتان نەکرد وەڵا ساباتمان دەکرد ژێرەکەتان قوردادا ژێرەکەی سەکۆ بوو سەکۆ بەڵێ سەکۆی بەگڵی بەڵێ سەکۆ بوو ساباتەکەر هەبوو مێوی لەسەر بوو کە پرەمیەیان پێدەگوت ئێمەش لە بنیدا دەنیشتین ئەمە ئەو دەمی وەک ئێستا نەبوو بڵێ لەبەر سپلێت و پانکە و بەڕیدەوەی دانیشین ئێستا خۆڕان ناگری خۆ کە دێ دەرەوە یەکسەر شیدەتی گەرماکەەوە لە زۆرە جا کاک پێیان بۆیە شوادی بەسەر هاتووە خەڵک فێری ئەو بەڕیدە و سپلێت و ئەوانە بووە مەقاومەی نەماوە لە تاوەی نەماوە ڕاست ئەو شتەی کە دەشی خوا هەمووی ناسروشتیە هەمووی مادەی کیمیایی دەگەڵە جاران شتی سروشتیمان دەخوات گوێت لێیە سروشتی وەکو ڕۆنەکەرە ڕۆنی خۆڵاتی یایی مەڕ بوو یایی مانگە بوو گوێت لێیە گەنمان دەخوات یەک زەڕە دەرمانی پێوە نەبوو مادەی کیمیایی تێیان نەبوو ئەو ئێستاژەی خوا دیارە ئەوە ئەی خوات ڕۆنەکەرەی دەخوا ماگانێ چێڵیانە ئێمەش چێڵمان هەیە هەرزی بەجەناب دەکەم ئەو دەمی سەعاتێک مۆڵەت هەبوو خەڵک کاسبی دەکرد یەک سەعاتی لەبن ئەو کەپرێ لەبن ئەو ساباتەیدا دەنیشتی داهاتی خۆت پێنێک دەکردەوە خۆت داوێ هەڵدەکێشا ئەو چۆمە گۆمی لێ دەکرا خۆن تێدەکرد دەکاشێشانونەوەی باخێری ئەو سەعاتەی کە خۆمان دەشت و لێی سواری وەڵاقی دەبووین بۆ کاشێشان و بۆ دروێنە و بۆ ئیش و کارات باش جگەلەوە ئەی پارشێوان بەسەر چۆن خەبەرتانە بۆەوە پارشێوا یان چیتانە خوارد تەپلیمان لێدەدا بەڵێ کۆڵان بە کۆڵان دەگەڕین تەپلیمان لێدەدا من بۆ خۆم تەپلیم لێداوە ئێستا 6 ساڵیش دەبێت سەڵان دەکەم لە مزگەوتێ بەڵێ بۆ خۆم سەڵان دەکەم دەڵێ چی لە سەڵایە ئادەی دەڵێم ألف سنة وسلام عليك وعلى آلك وأصحابك ويا سيدنا يا رسول الله صلى الله عليه وسلم دەست خۆش بیاخوا ئەوەش ئیشەڵا خێرت دەگاتێ حتما مەسەلەن ئەی خەڵکی هەڵدەستێنی نەوەتەبی یار خێرە هەچی ئێستا بەردێکی لەسەر ئەو ڕێگایی لابە خێرە هەتا چاکەی کەی خۆی تەعانە چاکەت بۆ دینیتە تۆ ئەو کاتە شتێکی باشت لە بیرم منێناوتە ئێمە شتی سروشتیمانە خوارد ئێستا لە لادەکەی ئەوە تەماتە و خەیار و باینجان و ئەمانە هەموو یەکرێت سڵق و نازەم قسەکەمان لەسەر ئەوەیە تا چەند ئێستاش بە سروشتی هێشتیانەتەوە یاخود دەرمانی دەنێ ئێستا ئێستا هەندێک پێی دەکەن هەندێک پێی ناگەێستانەوە بە شخصی خۆت کە زەرعاتی دەکەم مادەی کیمیایی کەم پێ دەکەم بە هیچی ناکەم جا بۆ بەربانگانی مەسەرەن کلیسێ ڕۆنی سروشتی ڕۆنەکەرە ئیمانگایی مەڕێتی دەکەین لالەنجێ دەکەین هێرکەی پێ دەکەین و بەس مادەی کیمیایی تێدا نییە ناخەیت هەمووی سروشتیە با ئینجانێ سوور دەکەینەوە تەماتێ سوور دەکەنەوە خۆڵاتی هەمووی سروشتی تەمەنی تۆ تەمەنم 66 ساڵە 2009 تاوا بێ 66 دەیخوا گەورە تەمەنی سەلامت بیارەبی لەگەڵ دەرودەشت و ئەوانە چۆن دائیمەن ئەگەر ڕەمەزان نەبێت دائیمەنەها ئەو کێوە دیوە دارەکەی پێوە ویاڵە هەتاوێ دەڕۆین بەرشاخی پێ دەڵێن هەتاوێ دەڕۆین دابەدا هەیە بۆ ڕاو دەچین هەیە بۆ پیاسە هەتا بۆ کنگر بڕێ هەتا کنگر هەوو بۆ کنگر و کاردوو ئەوەی دەچوین لێرەش بە ولاوە دەچوین بۆ نارستێنی بۆ ئاسۆژی دەپەڕینەوە بۆ شکەوتێ خات و بەڵکی سێ بۆچی بۆ کارگەن بەڵێ تۆ کارگە دۆزیەوە تۆ بەڵێ شێخ برایم دۆزیێتەوە شێخ برایم ئەیە خۆ شێخ برایم خۆی ئین ناکات تۆ چۆن نەزانی دۆزی بێتەوە ئەمیش دۆزیمەتەوە لەگەڵوی چوم دوو پارچە شێعریشنی دادەی چکۆڵۆکە داهان لێ لە ئەخبار نامێ وەرگتون لە وفات نامێ
ئاگال لە خۆ بێ ئەی کوردی حەزین لە ڕێدلانەدا شەیتانی و لەعین ناگەی بە مەخسوود نابینی سەپا هەتا نەکێشی ئازار و جەفا هەچ کەس عاقڵ بێ خاوەن کەماڵە دەزانی بازاری دنیا بەتاڵە قەت مەغرور نەبێ بە ماڵی دنیا بۆچی بەبێجێ خۆی بکا گومڕا باقی وەسەلام دەست خۆش بێ سپاس دەکەین سپاس کاتیا بە ڕۆژ بووی ئاها دەم و هاوین یا مەسەلا هاوینم بە بیردێ و بەهارم بە بیردێ و ینی دوو جار بووە بە ڕۆژوبی لەوانەیە باش ئەگەر بچینەوە بۆ قەدیم بزانم قەدیم چیتان کردووە قەدیمیشم بە بیر ناخۆ پێتوە نا مەبەسم قەدیم زۆریش قەدیم نا بەس وەختی دوروێنە و دوێنە کراوە کێشە گێرە کراوە و هەرزی بزنام دەکەن چینە نێو ماڵاتن هەبووە و هەر بە ڕۆژوش بوون ئەیرانە بە ڕۆژش بووینە دێ ئەخر ئێستا خەڵکی زانیم بۆ خەڵکی بەمەسم ئێستا تۆزە بێورەنە لەنگەر ئیشکەی ناتوانانی بە ڕۆژوو بێ بەخواگە ئیشکرا بە ڕۆژ نابێ کابرا ماندوو بێ تا کێش بۆ تۆ قەدیم توانیمانە ئیشیش بکەن و ئیشی قورسیش بکەن بە ڕۆژ بە ڕۆژم بە بەخێرەتر بوون بەخیرەتر بوو ئەوان شتێکی وریان بەرزتر بووە ئیرادان ئێستا خێرەتیان کووا ئەوەیە مۆزە ئارێوەڵڵا ئێستا ئەوەتە لە ژوورۆ بێتە دەرەوەڵە گەرمامە بێ و ناتوانێت گەرما دەڵێن سوتاین و ئەی حاجی لەگەڵ چاوەکانت چۆنی ئەو چاوم نبینی شکر چاوەکەی تریانت باش عملیاتت نەکردووە ناوەڵڵا ئینشاڵڵا خوای گەورە ئینشاڵڵا زەردایی چاوەکانت بۆ بێڵێتەوە ئینشاءڵڵا لەگەڵ عیبادەتێکی باشیشە خوا لێ ڕازی بێ خوا لێ ڕازی بێ سپاست دەکەین خوا حافیز بێ خوا السلام عليكم شلون قربان باشا شكر بس باشا كاكا شلون كاكا باشا نقول بس باشا شاكر شكر بس باشا سالك بس ما تشوار لك بس بو بيلنسي ئەوە قەدیم وەختی خۆی بەدار دروستیانە کرد سێ بوو هەر بە ناوی ئەوە ڕێوە هەر بەسێ ئەمە چی پێەکەی تۆ جای پێخڕەکەینەوە گەنم و ئاوا سەقەڵەوەوانە بەڵە چۆن پێخڕەکەیتەوە هەنی ئەوە ئەکە دووریان کۆیەکەیتەوە وردە بەڵێ ئەمەکەین بۆی دوای خڕەکەینەوە جێرەکەی خۆمە لە یەک شوێنە کۆی ناکەیتەوە جارێ جارە ناوە دوای مەڵۆدایانێ بۆی وشک بێتەوە بەڵە دوای دەکەین بە کۆیکی گەورە ئەگە بەهین هەر بەمەش وازام هەڵیەگرن دواییش بەڵێ وایە بە وشکی ئاو بەرزەکەنەوە بۆ سەر وایە بەڵێ دەی باشە چێتانەی دوورن کامتانەی دوورن و کامتان کۆیەکەنەوە وڵات دەستگایە دەستگایە بەڵێ بەسو دەستگایەکە هینیەکەن هەنی بەداست نایکەنەوە ناوەڵە ئەی دەستگایەکە لە ئێران ڕاهاتیە هاتووە ئیشی دمی بەسنێش و گەنم و جۆی ئیجاشە هەیە یعنی چی دیکە نە بە کەرەنت و مەراغان و ئەوانەیە دوورن نە بەداست ناوەڵە دەستگایە دەستگایە بەڵێ دەستگاکەتان لەلا نییە ناوەڵای لێرە نیە ڕۆی ئەمەی بە چەند دووریەوە ئەمەنەی بە چەند کردووە ئەوی سەحاتی بەسی 500 باشە سعاتێک چەندێکە دوورێتەوە سەحاتێک وڵا تەقریبا بەنیوەی دەکە ئەوە بەنیوەی دەکەن بەڵێ باشە با بپرسم بزانم لەگەڵ ڕۆژوانە چۆن وەڵا باشن الحەمدولیلا یعنی بە ڕۆژوش بەڵێ ئیشی شەکەن و بە ڕۆژوو ئەرۆڵە لە سعات چەندەوە دێن بۆ ئیش تەمان هەم ناتوان لە بەیانەوە تا ئێوارە بە ڕۆژ ناوەڵا بانیەکان هەر زوو تقریبا ساعت 5 ئەوانە ساعت 5 تا ساعت حەوت ئیشەکەن و دوای ڕۆژ تا ئەرۆڵە ئیسراحەتێکی بووە ئەرۆڵە ئیسراحەتێکی بۆ دەکەین و تقریبا ساعسیان چوار دەست پێ دەکەینەوە دەست پێکەم بەڵێ یاخوا لە شتان سارد سپاس دەکەم ڕێز ئەمە دوایی بەو چ پێڵەن ئەوەی کە ئەی کوتێ
چی پێڵێن کاکوتە کاکوت بەڵێ بە کاکوت ئێوە هینەکەن وردەکەن یا بە جێرە بە کاکوتەڵە جێرەی ناکەن نه ئەو ئاسانترە بۆ ئارۆڵا سنترە ئەی دوایی ئەیخەنە کادێنەوە یا خەنە شلیفی گوێنی شتەوە ناوڵ دەخێنە کادێنەوە دەیخەنە کادێن بەڵێ ئەمە بۆچی بۆ چه حیوانەکەەوە بەکاری دێنێت وەڵا فەرقی نیە مەڕ بێ بزن بێ ماگا بێ ئەوانە هیچ کام لەوانتان هەیە بەڵێ هەمومان هەیەوانە الحەمدولله الحەمدولله ئەی چێ شوانیانەکە وەڵایی خۆنە جەلێواشە بۆ شوانی بۆ دەگری شوانی بۆ بەڵێ زۆر باشە با لەم گەنجە بپرسمەوە بزانم چی ئیشێکی لادێ زۆر ناخۆشە والله جا ئەوەی ئەمە ئێستا وەرە لەمەی ناخۆشترە زانیسی ئەگەر تۆ باشە ئێستا دەستگا هەیە ئەگەر وەختی خۆی جێرەیان بکردایە تەپوتۆزی ئەمەد بۆ بەها تازانی چوی لێ والله جا ئێستا شەر تەپوتۆز بۆ دێ تەپوتۆز والله ئێستا زۆر ناخۆش تۆش لەگەڵ ڕۆژوانە چۆنی خوا جا خراپن هەموو کەسەر خراپە ئێستا نامە بەس شانەکەی ناتوانانی بە ڕۆژ ناخۆشە ناڵە تۆ ناتوانانی بە ڕۆژ لەبەر چی لەبەر تینوە بێت بەتەمان تاکە ئیشکن والله تایوارێ تایوارێ بەڵێ غێری ئەم جا کۆکردنەوەیە لە لادەیە چی ئیشێکی ترەکەی تۆ والله دەرماڵ و سەوزە و ئەوانە موفق بن ئینشاءالله موفق بن قوربان جان موفق بن بابزانم ئەمە ئەسپە هەتانە ئەمە ئەسپی بارە یا یغارە بەڵێ یغارە یغارە لە کوردەواریە زۆر بەکارێنرێ بۆ زرعات و وەروە ئەمە بۆ چ باشە بۆ زەوی دێم بەکەڵک دەیە بۆ زرعات بۆ هەردووچیان زۆر باشە بۆ هەردووچیان تۆم ساڵ زرعاتت کردووە وەڵا هێندێکن تەماتە و باینجان و شتیوا کردووە شتێکی کەم باشە ئێستا نا بە سەردەمی تۆزێک کۆنتر تۆ لەم دەیە زرعاتی چی کردووە وەڵا جاتوتن دەکرد بنجین دەکرد گەن و جۆن دەکرد باشە ئەی بۆ ئەڵێن ئاوەکە ئێستا کەم و کاتە و ئاوە چۆن خۆتوتن ئاوێ بێ مەرەزە ئاوێ بێ چۆن وەختی ئاو زۆر وێ تا کە ساڵیە تقریبنەوە 18 ساڵیش کە ساڵیە لێرە ئەو ئاوەی ئێستا لێ ڕاستینە ڕووبارێ هاتووە ئەو ساڵ ئادەنا ساڵی لە پێش و تقریبن 12 ساڵیش دەبێ ئیشکە ساڵی بوو ئەو ڕووبارە وشکەکە ئاوینا وشکی کردووە لەوە پێش بەڵام ئێستا ئەو ساڵ ینی تەوەخۆی ئەوەی دەکرێ وشکنەکە ماس لەمان بە پرسیارێکی بەرەو مزگەوت لێ بکەم بەرەو مزگەوتان ئاوەدانەیە مەسەنن بێزۆق و چۆڵە مەڵا لەخوای بەزیاد بێ باشە باشە ئەی بەعام لە گەنجەوە لە مناڵەوە لە ژنەوە لە پیرەوە لەگەڵ ڕۆژوانە الحەمدولله هەموو بە ڕۆژوو مەخوای باشە باشە شکر خەڵکەکە باشە باشە بەس زۆری سەیریکە ئێستا وەختی وەرزی ئیشکردنە یعنی ئینسان ئیشکات تۆزێک بە زەحمە دەتوانێت بە ڕۆژوو بێ مەخواویش بە شخصی وایە ئیشێش دەکات تا ساعت 10 و 11 شێ دەکات بە ڕۆژوێ و هەشە تا ئێواری شێ دەکات بە ڕۆژوو نییە بە ڕۆژوو نیە ئەوە هەندێک گەنج ئەگە هەندێکیشی گران دەکەن بە ڕۆژوو نین دەنا کابرا وردێشێکی دەکات لە ماڵێنیانە تا ساعت دەجیای دەدرویت دوایی دێتەوە ماڵە ئیسراحەت دەکات بە ڕۆژوویە بە ڕۆژوێ ماسلەمان تۆ جگە لە ئەو تۆزە زرعاتێکە بە کوردەواریەڵە بۆ خۆخافڵاندن لە حیوانداریە حیوانداری وەڵای دومانگانان بەشە دۆی خۆنەوەی چیدی باشە بۆ ئەم دێ باشە ئەم هەموو چوزانم مەرعەوشتتان هەیە ئەمە پوش و پاوانە هەیە چۆنەوە حیوانداری نە وەڵای مەڕمان هەبوو ویدی مەڕژ بە زەحمەت بوو شوانی دەوێ شوانی دەوێ زەحمەتی زۆر بوو بۆن نەکرا فەوتاندن دەی خوا مۆفەقتان کە یاخوا عەزیەتماندان قوربان موفق بن ئینشاءالله ماشەڵڵا هەستەکەم شاریانە خۆ گۆڕیوە بەڵێ بێگومان ینی دایمە ئاوا کەشخە و هێنی یاخۆت جارجار بەپێی کاتە بەپێی کات ئارەوەڵا ئێستا کاتەکەی چۆن بۆ ئاو گونجاو وڵات چوین بۆ تەعزیە خزمێکمان وەفاتی فەرموو چوین بۆ تەعزیەکە لەگەڵ باوکم هاتینەوە هەستەکەم لەگەڵ جلوبەرگەکە بۆنیشت خۆشە بەڵێ بێگومان چی لە خۆیەوە وەڵا حەتەر
چ جۆرە عترێ والله ئەم حترە گوڵ محەممەدی گوڵ محەممەدی نازم هەستم کرد سووکە و هەم بۆ نیشی خۆش و هەم هینیشە ینی دەوروبەرەکەت عزیێت نادا بێگومان زۆر باشە خۆشحاڵ تۆ بەچیەوە مەشغوڵی ڕۆژانە وڵای من هەر بێشوکاری لادێەوە دەنا داوامیشم هەیە پێشمەرگەم ئەی لەگەڵ پێشمەرگایەتێک کەیتەوە ئیشوکار چیت هیچ والله هەر ئیشوکاری ماڵێتتر ئەگەر جادروین وەختی زۆرزی ئەمڕۆ ئەم ساڵ وەرزی جادروینە ئێستا دەنا ئیشوکاری ماڵێتتر نمامداشنێکە یاخود ئیشەکارێکی ماڵکە هەبێت دەنانەوەڵا شتێکی ڕسمی دیاریکراونی ئەی ناچی بۆ ئەوەی بەراو ئاوەدەن و نازانم ئەم شتانە نۆ بە ئاو ئەم شتانتان ئەگەر بەشی خۆ بکرێ بێگومان زەعاتانەوە نەکردووە باوکردی هێندێکمان کردو بەڵێ کەمێک بە هەر بەشی خۆ هەر باش ئەرۆ جاگە من سومیان بام چیا براکەم میتر ئەوە بە پێی چێ لە ماڵ بوو ئەوەسێ مەزاری هەبوو دەی زۆر باشە موفق بن یاخوا موفق بن سەلامەت بن یاخوا کاکە تۆ چۆنی باشم لە خۆ ماندوو دیاری وڵای جا بە ڕۆژین و ڕەمەزانە گەرما بێتاقەتی و بێتاقەتی یان بێتاقەت نی وڵای باشم باش خوا لە شاری هاتووی وەڵار پێشدا لێرە بووم بەس ماڵما ڕۆشتە بۆ گوندی بۆ شاری ینی مەبەست قڵات زەیە بەڵێ ئەی چۆنەوە هاتووی تۆ بە هاتووی وەڵا هاتوومە لای نەکەم لێرەیە لای نەکەت خۆشە ئارێ وڵا باشە خۆ باشە ئەگەر سەرپشک بی لە بینی بێشیر و قەڵازەیە کامیان لەم ژێری وەڵای جا بێگومان لادێ خۆشترە لادێ خۆشترە ئارێ وڵا باشە بۆ لادێ خۆشترە بە ڕێی تۆ وەڵای جێوەکەی خۆشترە و جوابی خۆشترە ئارێ وڵا ئەی تۆ لە شارە بە چیۆ مەشغوڵی وەڵا هەر دادەنیشم لە ماڵە بەس نەماوە ئارێ وڵا ئەو بۆیە وەڕس بوویت باشە دەست خۆش بێت دەست خۆش بێت خوایمانە باتێ سپاس دەکەم سەلامەت بیاخوا حاجی لەگەڵ تەندروستی چۆنە جارە باوە الحەمدولله لەخوای بەزیاد خۆشکور نەخۆشی شتن نییە الحەمدولله چاکم بەخوای تۆزەکەم زەختەیە زەخت ئیشەڵا ڕەمەزانەکە بێ بە شیفا چاوەکانت چۆنە شکر باشن چاوێکیشم حەمەلیات کراوە ئاوی سپی بوو خوا شیفات بایخوا لێرە لە قەڵاتزێ کردت یا لە سلێمانی لە هەولێرە کردت خوا شیفات بۆ بنێرە خوا حاجی تەزبیحێکی جوانیشت بەملەوە ئیشەڵا تەزبیحی لا ئیلاهە ئیلا الله و زیکردکردنە ئینشاءالله زانم ڕناوەستی ئینشاءالله بە زۆری چ زیکرێکەکەی والله جا لا إله إلا الله دەکەم ئەستەغفیر الله دەکەم الحەمدولله دەکەم سەلاوەتان لێرە دەم ئەهۆی هەموو ئیشاءالله والله ئیشەڵا لە خێرای بە بەردەوامی ئیشاءالله ئیشاءالله خوای تێدا بێ دا حاجی هەر وەختێک کەسێکی وەکو جەناب دەبینی ئێمە ژوورەمان بەرزە بێتەوە الحەمدولایەوە بۆ دینداری زۆر ئازان شکر دیندارێکی پاک و جوانەکەن خوا مۆفەقتان کە یاخوا سەجار خوایە سەجار ئەی لەگەڵ ڕۆژەکانت چۆنی وڵای الحەمدوللای ئێواران تۆزێک بێت تاقەت دەمەدەنا زۆر چاکم زۆر باشی دەنەما مەستاحەلی کوتیدا فیدیەت بۆ نەمکتم وڵای کاکە منە هەیە قسەنی فیدیەم بۆ دەدەی بەخوای ئیشەڵڵە هەردانگرم تۆ با بزانم لە کاتی ڕۆژوەکە جەنابە دووتتە هەچەنە ئێواران تۆزێک ئاوا تۆزێک بێتاقەتە لە نزیکی مەغریب و ئەوانە بە زۆکی تر سیحەتت چۆنە هەستەکەی کە خۆ لەش سوکترە و خۆشتر الحەمدوللهی زۆر چاکم زۆر چاکی ئەی حاجی بەڕۆژ هیچ مەشغوڵت دەکا بە هیچ مەشغوڵ بەزیاد غێری زیکرەکان وەڵڵاهی ڕۆژێ بەس ئەگە ئەمن بۆ خۆم دوحان کەم دەنا ئیسیکانێکیش ناشم ئیسیکانە چ ناش برێم ناڵ ئیشەڵا بووک هەیە کچ هەیە بووکەکەم برازە خۆیە
نا والله قد ناڵی دەستکەمە هیچ شکر بۆت باشە الحەمدای زۆر لە کتانی شاترارێ والله دەیخوا مۆفەقیکا دوعای خێری بۆکەن خوا مۆفەقیکا ئینشاءالله سەجار خوا سەجار ئەگەر تۆزێک بچینەوە بۆ قەدیم تۆ لەوانێ عمرێکی تۆزێکت کردبێت ناڵم زۆر بەس قەدیم لەم دیا ئێوە چیتانە کرد بە چیەوە زۆر مەشغوڵە بوون دەوی دێدا چندەکەت کاکە قەدیم خەرک فەقیر بوو خەرک نەی بوو خەرک ماراتی هەبوو خۆک ئێستاش نەبوو ڕۆڵە خۆ نەماز دەفرۆشا و خۆ ناپەنی دەفرۆشا و ماڵاتی باشیان هەبوو بەێ ئەرێ ئۆرادێ وەڵادێ خەرک بەڕی هەبوو خەرک بزنی هەبوو مەسەلە ئەمە ماگان هەبوون و ئەرێ وەڵا ئێستا خەڵک زۆر مانگار ڕاگرێ حیوانی ورد ناوێرە ڕاگرێ نازانم لەبەر شوانە لەبەر چییە جا بۆ ڕاهاییە بەرێ هەمووی مەڕیانە ئێ بابە شکر حیوانداریش هەیە ئەدی زۆر ئەرێ وەڵا شکری خوا وتت بە ڕۆژی بە هیچەوە مەشغوڵ نابم ناوەڵی بە هیچەوە مەشغوڵ نابم ناوەڵا لە ژوورێ ناشتمە یەک ماڵی هەتا ڕەمەزان دەچی زۆر مەسەد ماڵە برام هەن ماڵە جوزانم کە سوکات زۆرە ناوێرم بچم چون گاگەچی تووشی قسێکی یاد دەبێ ڕۆژەکەت بەتاڵ دەبێ ئەلها ئەو ڕەمەزانەوە هات بچێ لە ژووری خۆ ماڵی مەلام بزێ لها بەخوای پێما دوو مانگە نەچوو بەلا هەمزەر زاواتە بەڵێ ماڵیان لەو بەرێ زۆر دووریش نییە زۆر دوور نییە دەی بە ئەوان بێم بۆ لات قەیچەکە بە ئەوان فەقیرەویش بەتەنێ ئیشوکاری هەیە بەخوا قەت لێ لێ ناکەم دەی باشە دەیخوای گەورە هەموو لایەک مۆفەقە ئینشاءالله ئەی با بزانم ئێواران حەزەکەی دڵت بۆ چییە چێ حەزەکەی بە چی ڕۆژان بشکێنی دڵم بۆ چە دەچی نیسکەری لێ دەنێن نیسکێنەش لێ دەڵێن چاکە هەموو خزانەکە دەخوارێ بەس بۆ تۆ حەق نێڵن زۆر خوێتان نەبێ بەڵێ ناوەڵا شتی من هەمووی کەم خوێە نیسکێنێ دەخۆین و ئەی تۆ پێم بڵە بەروبوومی ماستە و ماستا و ئەوانە بینت لەگەڵیانە چۆنە ئەڵا زۆر بینم دەگەڵ چاکە ماستا خۆشە ماستای زۆر خۆشە شتێک دەخۆین هەموو شتێک دەخۆمە منە لێوەڵا دەیخوای گەورە مۆفەقتان کە شەربەتی مێژێ دەخۆین و بەس تۆ ئاگا لێ بێ شەربەتی مێوش زۆر شەر نییە مێوش بەگە ئینسان خۆی بتوانە بیکا باشە بەس بەخوای ئێستا بە زۆری شەکرە لە قەرازێ هێناوە و جا بڵێنتی وەڵا هەیە دەنگدەکەمێشی دەگەڵی خۆ بە خۆ دەزانن دوکانداری دێستا شتیان چۆن بفرۆشەی هۆی دەفرۆشن ڕاستە فەرمووی دا حەزی خوای گەورە مۆفەقت کا دەست ماجەکەین خۆشحاڵ بین زۆر وەی سەلامەت بن خوایە خوا بەخێرێن خوای مانە باتیان سپاس دەکەین بۆ نەچین بۆ لە هاوڕەکان منش دێم لە لاتان تۆزە دانیشم باشە ئافەری ئەوە چیەکەن ماڵە باجێ ناکەن هادێ وەرە بازانمەوە چییە ئەمە چییە ئەمە ئەوە کەتریە چی پێەکەن ئەوە چی پێەکەن هیچ ئەوەنێ چا لێنێن چای لێ دەنێن ئافرین چێزانە چا لێنێ کامتان نەزانن تۆزانی چا چۆن لێنەی چۆن لێنێ ئە بابزانم ئیوەسە ئەها ئاوێتی دەکەی سەرەکەی بەسەر ڕۆ دەکەی دادنیش و دوای دا ئیسیکانان دەکەی ئەی ئەگەر ئاوەکە کوڵا ئەنج چی لێکە ئەی نابێت چای تێکەی بە لە سەرەتا چاکەی تێکە یا دوایی کە کوڵا ئاوەکە لە سەرەتای لە سەرەتا ئەوە هەر زوو چاکەی تێکەی و دواییکە ئیسیکانانەوە ئەی چێ بیخواتەوە ئافرین ئەی ئەمانە چین ئەم کەوچک و ئەمانە بۆچی ئەمانە چی قاپان قاپانە ئەوەش قاپە ئافرین ئەی ئەمە ناوی چییە ئەمان ئایا ئاریان ئافرین بۆ تۆ هەدێ سێری کامێرەکەکەن سێری کامێرەکەکەن ها دێ سێری ئەوێکە ها سێری ئەوێکە ئافرین قژە جوانانە چێ بۆ دایەنەی دایکت ئەی بۆ لەو گەرمایە دانیشتویت ها بۆیە ئەمە چیە من بە گوارەیە ئەو گوارەیە نایە بە من بۆ خەمش گوناحم گوارەم نییە نایدەی خەش ئافرین بۆ تۆ
قوربان بەخێرەوە چاخی علیکم السلام باشی دەنگ و باسم باشی چاشی ئەو بەرانە بۆ شەلێ والله ولاقي تاونيا على وقت بكو او شاني لي ئەی دەرمانوشتن نەکردووە والله درزي ما لي داوا درزي؟ والله بلان حیفە والله بدلنيا يو ئەمە لە کوێ بوون والله لما على بو نسا بريان هلا دينو دائما ولا ورا دابە لەوە والله دانکێ شوێ والله دانك من او وين زي بوي جاي خونو وش جايو ینی دوورە نا والله لو بري باشە ئای هەر لە ماڵە بوون پێش بانیش بانیان بەرهەڵداون ئێ تازەکمان هەبوو چینە تازەکەی ئێستا شاتینەوە بەری هەڵدێ پاشمێژێ باش ئەمە شوانیان ناوێ شوان وڵا بخواان بەڕڵدەین بەرخەساوە و مەڕەساوە شتیوان دەی باشە مافەق بی ئینشاڵڵا سەرچاوەکانم سەرچاو ئەمە چی ئەم چینایە بیبەر ئەوە چیە دەیڕنیەوە بژارە سەلام عەلەیکوم چۆنی قوربان باشی دەنگ و باسە بەسە چۆنە ئەو بۆ نەچینە سێبەرەکەی هەم تۆ پوشوێگە دەی هەم منیش ئەوە گەرمام نابێ دەتۆ وەرە ئێرە با بزانم ئەمە چیە هیچ ڕنیەوە چ جیاگەیەنە ئێرە زۆر وەڵام جا تێکەلاوە جیان وڵاتی مە هەموو جۆرە جیاشی دێتە و شتانێک ئێمە عەزمان لێنێت دش بەو شتانەیەکە دەمانەوە سەوزگار لە دەکەنین ئەمە ئەتەوە بیکەی بەچی ئەمەوە شتڵ بووە دەمانەوە زەوەکەر پاکی بمێنێتەوە بڵین بۆی زۆر پیس نەوێگەل ساڵ داات و کەسێک ینی هیچ ناکی بە هیچ نادوای شتڵگە مۆسم وەرزی شتڵ چاندنتەوە بوو هیچکە ناکەێت دەتۆ باسێریی ئەم شەتڵانە بکەین ئەمە شەتڵن تەبان وەنیە بەس ئەم شەتڵانە هەراوە ئەمێنەوە چەند لەکەی بەرەبەرداگوازینەوە لە گواستنەوە دانێستا لە گواستنەوە بەڵە لە گواستنەوەدا ئەمە لە چ مانگێکا کردوتە ئەوە لە مانگی دووە چاندومانە مانجی دوو بەڵە باشە ئەی لایلۆ نوشتی ویستوە ئەوە هیچ لەژەر نایلۆنەوە بەڵە بەژێر نایلۆن و بە بێ نایلۆنی شەر جا ئەمە چی لەکەن ئێستا ئەوە دەیگوازینەوە بۆ شوێنی جێگیربوونی کە شوێنی بەرگرتنی پێگەشتنی چەندێکی پێچێ ئەمە تا بەرەگرێ وەڵا بەلانی کەمەوە سێ مانگی پێدەچێت سێ مانگ ئەمە کام بیبەرێ درێژەکە یا خڕەکە هەردوو لایەتی هەردوو لایەت ئەنی هەم درێژەکەم خڕ بەڵە هەم درێژەکەم خڕ کامیان باشترە بۆ ئێوە وەڵاهی بەڕێکەوتە ینی بازار حکومی خۆی دەکات کامە بڵێن حەفزە تەڵەبە ئەمە بەسم هینە عیلەتی کەمترە وەڵا هەموو وڵاتی ئێمە مامۆستا بەڕاستی وڵاتی بێپاشای هەر لە خۆی بەڕێوە دەڕەوە بە ئەمری خۆی گەورە دەنا بەڕاستی عقلمان ینی شوورەیە لە دەورە ئێستا لە ئێرانی لێ گەڕی بێت شووتی و هەموو بەرهەمە زراعەکان وڵاتی مەژێر خۆی دەخات کەسی ئێمە فەلاح ئەژنۆی دەشکێت قڕبەسەرە لە هەموو هێرفاشی لە مهندی زێنین هیچی پێنیە ینی بەڕاستی بەڵام برادێکی زۆر شارەدا قسەیش کرد ڕاستیش دەکات خەڵکی ئێمەتە بازرگان لە ڕووی کشتکالەوە دەچێت دەرمان دێنێ ئەمە حکوومەتمان دەسەڵات کە نەبوو لە وڵاتێکدا ئاش بەتاڵە هەموو کەسێک هەڵدەسێ ئیشی ئەو نییە دێت لۆگە و شتەکانی دەڕازێنێتەوە ینی تعرفەیەکی وازوانی دەکات دەڵێەوە لە هەموو دەواکان باش دەکەچی زەهرە قوزە قۆرتە برادێکم مادیسە زۆر پیاوێکی بە وژانێتی کاگە حسن من پێم وایە لە وڵاتی ئێمە 100 کەس لەوانەیە خەرێکی دەرمان هێنا بە یەکیان شارەزا ئەو یەکەشت بۆ نادۆزێتەوە هەنی شتی وا تۆی وا دێنێت وڵاتان کاکە بازار ئێمە بێخۆی دەزان ناڵ ئێمە بەرهەمانەوێت زۆر ڕاستە تا بۆ دقیق هەروی زراعیمان لەگەڵ پێشم وایە باشە تۆ ئەگەر یارمەتی بدرێ چوزانم ئەگەر ڕێگات بۆ خۆش بکرێ بۆ زرعات لەم گوندەی خۆتا چەندێک زرعاتت دەبێت کاکە ژیان ئێمە ئەگەر بڵێن بە شێوەی زانستی وڵاتی ئێمە وڵاتێکە خەڵکی دنیا پێم معجیبە شارە زوو دەتوانێت لە ڕووی دانەوەلەوە 30 ملیۆن کەس بەخێکم بە قەنەعەت خۆ پێم وایە جۆم لە خەڵکی خەبیر وەلەو واردەکە قسە دەکات
ئەجا ئێمە بۆ لە ئێرانەوە لە شوێنانەوە ئەمە ناتوانانی بەرهەم بەشی خۆمان خۆراکی زراعی تەمینی خۆراکی زراعی بکەین ئەوە ئەنجار لە هەمووش خەتەرتر ماوەسا ئێمە بڵێن خستنە بازار خستنە ڕوو زۆر گرنگە ساعت و هەموو دنیا ئەو بەرهەمەی تۆ بە ئامانجت کردەوە تێ بەرهەمی زۆرتەوە ئەگە بازار بۆ ساغ نکاتەوە کەلکی چی هەیە دەیانجار دەبینی جەنابیشت خۆر وەکو من لەو هەناس هەوایە لە وڵاتەدا دیوتە کە فەلاح تەماتەی لەسەر ڕاستە زۆر ڕاستە بینیمانە ئێساش مەسەلەن بۆ منە لە وەرزی خیاری ناو بێتەکانە ئەڵێ لە باشترین خیار 150 دینارەکەت کۆرە بە تاکی دوا لای قەنەعەت بێ من هەم بۆ بیوەرەمەوە بە 200 دینارندا ینی 400 کیلۆم پێ بە 80,000 دینار ینی 800,000 دینار هەر لە ڕنینیدا خۆم و کرێکارە هەموو دەستی خۆ دەست فەلاحەتی تاک نییە بڵێ بازرگان یەک چۆنە ناتوانن وازی لێبێنن ینی وەک ڕێژەی گۆرمان لێهاتەوە ماوەسە ئێمە ڕق بووین 22 لەسەر عوتین هیچ کە نازانین تەواو دەناوەڕەزی ئەنی فەلاحەتی شتێکی جوانە خۆ لە ڕوو دینیەوە لە ڕوو ئیسانیەوە شتێکی شاز و جوانە بەڵام ئەگەر ئیسفادە لێ نەکرد ئاگەر کەلکی نەبوو قەزا قەدەری خۆیانێتەوە خۆشی نامێنێ زەختیانی وایە زۆر ڕاستە لێخوا مەفەقتان کە ئازێتمانە نزیکێ هاي بخيريوه بخيريوه شلوني قربان ماشي كيف فيك دەچاوم ئەو جێ پێ دەدروێت ناوی چییە؟ وڵی بە زمانی مە پێی دەڵێن چەقچەقا چای پێ دەشن تەرتەرە بەسمە پێی دەستگای جیادروی چێ پێڵێ تەرتەرە وڵی خەڵکی ئێمە ئێمە پێی پێڵێ ئەی خۆی عیلمیەکەی چییە؟ وڵی دەستگای جیادروینە بەڵام لە ئێران پێی دەڵێن چەقچەق ئەمە ئێرانیە؟ بەڵێ ئێرانیە ئەمە شوێنەکەی بێت دەشت بێت چی بێت؟ وڵای شوێنەکەی دەشت بێ باشترە بۆ ئەی بۆ بەردوشتیوار وڵای بۆ بەردش مشکلەیە بۆ دروست بێت بەڵێ ئەمە ئەگەر ڕۆژێکیشکە چەند پیاو ئەدورێتەوە چەند داس؟ وڵای بە شوێن دەگۆڕە شوێنەکەی کە خۆش بێ زۆرە دروێتەوە کە ناخۆش بێ کەمتر دەتوانانی شتە ئەمە زۆر ماندوو ناکە؟ وڵا زۆر بە زەحمەتە زۆر بە زەحمەتە زەحمەتەکانی چین کێشەی چییە؟ وڵای سوکانەکەی زۆر ناخۆشە زۆر قورسە سوکانەکەی ژەڕەکانی دۆزێک ناخۆشە ئێستا پێوەکو پێویست نییە ئەمە نابێت بچیدام بۆ شوێنێکی شوانە خواستە هەڵدێران شتی ناڵەن مشکلەیە بۆی بەڵێ ئەمە بە گازە بە بەنزین وڵا بە گازە گاز بەڵێ گازەکەی تۆزێ باشە مادەم گازە گاز کەم دەخوا گاز کەمە بەڵێ دیگە لە جادووری نیشکێکی پێ ناکرێت گەرم جۆش دەتوانێت پێ بدروی دەیکا بە باقە دەیبەستی ئەمە دەشیکا بە باقە دەمەکەی جیا ئەو دەمەیە بەڵێ ئەو دەمەی لێ بەسرێت بەڵێ بەڵێ ئەو دەمەیە ئەمە هەر لەما بەسرێت بەڵێ لەما بەسرێت ئەمە ئیسۆپ و کلاج هەموو شتێکی ئەتیادی وەک سارەی وەک شتەکان ئەمە ژێڕەکانیەتی ئەمە چیە؟ دەبڵەکەیەتی دیش لێی پێ دەڵێن بووی تاکەرتت بسوڕە بەیەکەوە ئەی تاەکانی بە زەحمەت دەست ناکەوێت وەڵای ئەشیای زۆر بە ئێرانە نێرە نییە ئەمە لایتە؟ ئەمە لایتە بەڵام ئیش ناکە لەبەرەوەی چۆن دەڵێ بۆ شوێنی ناخۆش زۆر خۆڵە ناگری ئەو شتانە سلفیان نایت وەڵا دەموچاو ماندوو دیارە پێچە حەزەتی یابی ئارێ وەڵا زۆر ماندووان دەکەن بەخێر بێت سەرچاو خۆشحاڵ بەخێر بێت مامۆستا سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام ورحمەتوڵڵاهی وبەرەکاتوه بەخێر بن. جەنابەت بەڕێوەبەری قوتابخانەکەی گوندی بێشیر بەس بنەڕەتیتانێ لێرە؟ ئێستا بەس بنەڕەتیمانەیە بەڵێ ئامادەیەکەمان 2 ساڵ هەڵپەسێراوە لە بەینەمان. بنەڕەتی مەبەستمان لە پۆلی یەکتان بەڵێ زۆر باشە. مامۆستا بە وەلو بەرنامەکە ئەمە زۆرتر لێ پێچینوێ لە ڕەمەزان و سەر شێوازی ڕۆژ و گرتن و ژیانی خەڵک لە ڕەمەزانە بەس پێم خۆش بوو جەنابەت بابزانم ینی ئەوەمان پێ بڵێ تا چەند خەڵکی ئەم گوندە گەرنجی بە خوێندن و خوێنەواریە ئەم گوندە تەمان لە کۆنەوە قوتابخانەی تێدا بووە وەخت خۆ باپیرم لە ساڵی 1939 سەرەی ڕابردوو تا 43 پەرلەمان بووە لە بەغدا ناوی ئەحمەدی حەماغای پشدەری بەڵێ پشدەریەکان هەمیشە هەبوون لە ئیداریاتە هەمیشە هەبوون بەبیرم دێ هەتاکو مدیری نفوسی سلێمانی لە ساڵی 1970 و 1985 ئەوانە پشدەری بابەکرد نازام چێ یەکەم ئەندامی پەرلەمان کە پێیان وتە نوێنەری پشدەرەوە کاتێ باپیرم بووە
ئەمەری ئەمای کە 4 ساڵ ئەندام پەرلەمان بووە لەو کاتێدان هەندێک کۆمەڵی برادر و ناساوی هەبوو یەکێک لەوانە عومەر عەلی کە وەخت خۆ بۆتە محافظی سلێمانی کە ناساوی لەگەڵ هەبووە تورکمان بووە پیاوێکی ئیشکەر بووە لە منتەقەی هاتووە سەردانی کردووە میوانی لەگەر دەستپیان میوانی بابەکراغای بووە بەڵێ حاجە مەلاش لێ بە باپیرم تەکلیفی لێکردو بۆ لە قەڵازە خوێنی لێ بۆ مەکتەبی لێ بوون بەس لە گوندەکانی پێشەرێ لە هیچ قوتابخانەی لێ نەبووە باپیرم تەکلیفی لێکردو کە قوتابخانەمان بۆ بکرێن لە بێشە قوتابخانە بکرێتەوە باش مامۆستا ئەگەر ئەی ئێستا ئێمە ئەبینین ینی گوندەکە زۆر قڕباڵغ نییە بەڵێ بابزانی چەند تەلەبەتان ئێستا عالیەن نزیکەی 6 قوتابیمان هەیە 6 بەڵێ لە یەکتانۆ بەڵێ گوندەکانی دەوروبەرمان قوتابخانەکانی هەموو داخراون ئەوان ژیان هەمویان دێن بۆ تقریبا لە بادیون و بێموش و دێگە و مڕە و دەروینە و شڵەمرە و کانیلان ئەو لەگەڵ بێشێتەمان بەس ئەو قوتابخانەی ئێمە ئێستا ماوە ئەمەش ئێستا ناگەێنە 6 قوتابی وەختە نامەس لەوری 6 قوتابیمان هەبوو بەڵێ مامەسایەوە لە هەر گرنگی بە بواری پەروەردەیە دەنیانی لە هەندێک شوێن بینیمانە چۆنەڵی شتێکی زۆر جوانە نازانم ینی بە بۆ چوونی من مامەسای مەکتەب زۆر کاریگەری لەسەر مزگەوتی شەبووە ینی هەندێک شوێن بینیمانە مامەسای مەکتەبە و مامەسای مزگەوتی شە لە ئێوە تێکەڵیەگە ئاوێزانێکتان نییە لەو ئێمە هەمانە بەڵێ ئێمە لە دەیەکەی هەرکێکی دێت ئێستامە بەڕسمی مەلامان نیە بەس هەموو خەڵکە ماشەڵا مەلایە ئەوەی دێ پێشنوێژی دەکات یادی هەمومانە ئەکسەرەتی زۆر هۆگری مزگەوتن پێما یەکێک نییە لێرە لە نێر و مێ بڵێ نوێژ ناکە ئەی لەگەڵ ڕۆژوش زۆر مەزبوطنەوەڵا بۆ ڕۆژوش ئێستاێ هەیە ئیش دەکاتایوە بە ڕۆژوشە بڵێ مامەسا بینیم ماڵی جەنابەت تۆزێک لاپەڕ کەوتوانی هاتوتە ئەم سەری دێڵە چۆنە ئەوە لێرە خانوتان کردو بەڵێ وڵای ئێمە لە ناو گوند بووین تا ساڵی 2004 لە ناو گوندەکەی بووین خانوکەکەمە ئێستاش ماوە لەوێ بەس ئێرەمان کڕی لە هەر خزمێکی بێشی لێ بوو 12 دۆنماوە ئێرە هاتنی ماڵمان هات وێرە 15 ساڵە دەرێن گوندەکەی دوورکەوتینەوەخواامەفەقتان نازانانی زۆر گرنگی بە لە لادێشا بەخوانی کۆنکرێتە ینی خەریکە جیاوازێک نامێنێت لە بینی خانووی لادێ و خانووی شارە ئەم جۆرە خانووە نازانم بۆ ئەم جۆرە سواخ و ئەم جۆرە خشت و ئەم هێنە گرنگی پێدانە نەما وەڵی ئەو خانووە گڵانە خۆ بە حقت مرتاحترن زۆر فێنکن زۆر خۆشتن زۆر سەحیترن بەڵان بەڕاستی ئێستا ئەرکوماندبوونی دەبێت بیژێری و خزمەتی کەی هەموو ساڵێ سوێبانی چاکەوە لەسەری وەستاڵێ چییە گەوڕە شوێنی گەورە بەڵێ ماڵاتیە بەڵێ جا خانوو مەسەلەکە مەسەرەوە زیاتر ئیسراحەتە جێڕانی نیە سوێ چاکردنی نییە بەڵان خەڵکی ئێستا تۆ جاران بەهێز نەماوە بڵێ ئیشکەر بێت و تەقریبا خەڵک بوودەوە هەر خۆی لە هیچ و کاری قرس دزیوەتەوە شەکان بەرەو ئاسانکاری زۆر باشە مامەسا حەزێتمان نای دەست خۆش زۆر سپاس دەکەن خۆشحاڵ بووین یاخوا بەخێر بێن بۆ بەستەکردنەوەی گوندەکەمان یاخوا خۆشحاڵ بووین سەرچاو مامۆسا گوندەکانی کوردستان لە گوندێک بۆ گوندێک سروشتی دینداری و ئەوانیان جیاوازێکی هەیە بابزانم شێوازی دینداری ئێوە لە گوندی بێشیر چۆن ینی مەبەسمە ینی خەڵک چۆن دینداریەکات بسم الله الرحمن الرحیم پێشەکی بەخێر بێن وڵا دیارە خەڵکیمە الحەمدولله کە موسڵمانە ملتەزیمیشە بە دینەوە طبعا خەڵکە موسڵمانە بەڵام ملتەزیم نییە بەڵام الحەمدولله ئەوان ئێمە ملتەزیمن هەم بۆ نوێژی جەماعەت هەم بۆ جومعە هەم بۆ مانگی ڕەمەزان سوپاس بەخوای گەورە باشن مامۆسا مەکتەبەکەتان وەکو مامۆسا فەرمووی هەندێک لە گوندەکانی دەور و پشتیشی یەن بۆ ئێرە تەلەبەکانیان بۆ خوێندن ئایا بۆ جومعە و جەماعەتیش هەیە مەسەن لە گوندێکی ترەوە بێ بۆ ئێرە بۆ جومعە
ئێمە لە گوندەکانی دەوروبەر بەڵێ ئەوانی کە مزگەوتیان نیە دێن هەتا گوندی خوارمان گوندی بادین تا مزگەوتیان نەبوو هەمویان داهاتن بۆرە بۆ جومعە ئەوەی کە مزگەوتی شێوە دیارە لە جوماکەی خۆی دەکات نوێژەکەی خۆی دەکات ئەهلی دادێ ئەنی ئەهلی کەسابەت کاسبێکی ئەندازەیەک دەستگور و قورسە تا چەند مەسەلەن دەتوانن لەگەڵ لە تەنیشتی ئەم جۆرە ژیانکردنەوە ژیانە قورسەوە دیندارێکی خۆشیان بە باشی بەڕێوە بچن وەڵا الحەمدوللا دیارە خەڵکە کە سەرڕاوی کە زۆر ماندوویە و ئەهلی گوندە و کاسبە ئەوەی کە نزیک بێتەوە مزگەوتەکەی بەڵام باقی دی دوورە ناگاتەوە مزگەوت لەسەر زراعەتەکەی خۆی نوێژەکانی خۆی دەکات مامۆستا ئێمە لە کۆتایی ڕەمەزانێن لە شەوانی قەدرە ئێوە مەسەلەن لە شەوانی قەدرە مزگەوتەکەتان ئاوادانە خەڵک ئەتوانێت بمێنێتەوە بەڵێ دیارە خەڵکەکە بەواسەیە کە ماندوویە ڕۆژانە کەم دەمێنەوە بەڵام الحەمدوللا هەندێک لەو گەنجانە ئامادەیان هەیە لە مزگەوتەکە دەمێنەوە تا بەیانی کەواتە تۆ وەکو مامۆستایەک ڕازید لە دینداری خەڵکی گوندەکە سوپاس بخوای گەورە ئەرە وڵا بەتابەتی گەنجەکانیان زۆر باشن بەڵێ مامۆستا هەست ناکەن ئێوە ئەرکتان قورسە چونکە لە لادەیە ژیانێکی قورسەیە گەنجش لە لادەیە هەر ینی چۆنەڵی مەشغوڵە ئەگەر بشخوێنێ لە تەنیشتی ئەمەشەوە مەسەلەن مەشغوڵی بە کار و کاسبێکی ترەوەی ئاژەڵداری یاخود باخداریە یاخود زرعاتە هەست ناکەن ئێوە ئەرکێکی قورستان لەسەرە لەوەرەوەی کە ئەندازەیەک بتوانن دینداریەک پیشاندن کە ئەوانیش مەسەلەن چێژی لێ بکەن و ئەوانیش پابند کات بەڵێ وڵا دیارەمە کە با و باپیرانمان هەر بەو نەمەتە هاتوون ئێمەش ئێمە پەروەردەکرد ئێمەش الحەمدوللا نەوەکان و کوڕەکانی خۆمەوە پەروەردەکردووە سەرڕای دینداریەکە و کەسابەتە قورسەش دەکەن بە هەمان شێوە دیندارەکەشی لە پاڵدا دەکەن بەڵێ مامۆستا جەنابەت هەر خەڵکی گوندەکەی تو ماڵش لێرەیە بەڵێ وڵا هەر ئەسڵی خەڵکی گوندی بێشیرما لێرەشم زۆر باشە دەیخوا مەفەقتان کایخە یا ڕەبی خوا مەفەقتان کە سپاس دەکەم الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله الله أكبر الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين